زانیاری کەڵەشاخ زۆر کەس لێ ئەپرسێت لە وڵاتانی دەرەوە لە ناوەوە ئەوانەی کە لە دەرەوە یێنەوە لێرە لە لای خۆمان پیاوە کۆنەکان قەدیمیەکان دەمێکە کەڵەشاخ ناوی هەیە لە ناو خەڵکە و بە زۆری ئەکرێت. لەو کاتەوەی کە کەڵەشاخ هەبووە پێشتر 1000 ساڵ پێش ئیسلام لە چینیەکان کەڵەشاخیان کردووە، ئەنجا فرعونەکانیش هەر کردویانە، یۆنانیەکان، ئەمانە هەموو زانای گەورە گەورەیان هەیە و لە تاریخا باس کراوە بە زۆری کەڵەشاخیان کردووە وەکو چارەسەرێکی کاتی بوو بێ دائیمی بوو بێ کردویانە. وەختی خۆی کەڵەشاخ بە هەڵم کراوە کاتێکە پشتی ئەو کەسیان این کردووە بە هەڵمەکە کە زانیویانە هەڵمێکی گەوریان کردو بڵین ناو پەرداخەکەیان زۆر گەرم کردو دایان ناوە تا سار دەبێتەوە کە سار بووە وەکو شتێک پشتی کەسەکان بەوە ڕاکێشاوە بە هەڵم. ئەوە ڕسمێکی کۆنمان هەبوو لەوە بەنداخەوە ڕسمەکەمان ون کردووە کەڵەشاخ بە هەڵم بکرێت، ئەوە شتێکی زۆر جوان بوو. ئەنجا وەختی خۆی بە هەموو کوپەڵێک کراوە بە کوپەڵە کراوە بە قامیشی شەکر ناوەکەیان هەڵکۆڵیوە کردویانە وەکو پەرداخێک یان بە شاخی بزنی گەورە شاخە گەورەکان وەکو ئاستی کێوی ئەم بابەتانە بەم شتانە کراوە. بەهۆی برینەکەشی ئەو کاتە برینەکە یا بە چەقۆ بووە یا بە ئێسقان بووە یا بە شوشە بووە یا بە گوێزانێک بووە یان بە شتێک بە هەر شتێک بوو بێ برینداریەکەیان ئەو کاتە چی لەبەر دەسا بوو بێ خۆیان کردویانە. کەڵەشاخ بە مەراحل هاتووە وردە وردە تەتەوری کردووە، زیایی کردووە، سوودەکانی باشتر بووە لە لای خەڵک هەتا گەشتۆتە لای پێغەمبەری خۆمان صلی الله علیه و سلم کە لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە شاخی حیوان کراوە. ئەمە شاخەکەیە کە بەم شاخانە کراوە قەڕەنی پێڵێن ئەمە بەم شاخە خسیانەتە سەر پێستی کەسەکە هەڵیان مژیوە یان ئەوە تا ئەمە کونێکی تایە و کونەکەیان گرتووە یان ئەوە تا ئاگریان تێ کردوێت و لیان ناوە. دوای ئەوە بوو بە پەرداخ کە ئەمە دەست نەکەوت بەیانەیان توانی بێ بیکەن بە پەرداخ کردویانە یان ئەم پەرداخیان پەرداخی ئەتیادی یان نەوەکانی تری پەرداخ زۆرە لە سووریا بەناوئێگەیکەن لە وڵاتانی دووەلی ئاسیا بە شێوەیە چکەیکەن لە ئەوروپا بە شێوەیەش کە کردویانە بە هەر شێوەکان زۆر بۆ کەڵەشاخ. ئەمە ئاگرێکی تیا کراوەتەوە ناو ئۆکسیجینەکەی سوتاوە خستیانەتە سەر پێستەکە و پێستەکەی ڕاکێشاوەتە ناوە لەبەرەوەی لێرە بۆشایەکی هەوا دروست بووە، هەواکە گەرم بووە کە سارد بووەتەوە پێستەکەی هێناوەتە ناوە پێڵێن نەگەتیڤ پرێشەر یعنی پەستانی عەکسی لە ناوە پەستان کەم بووە لە دەرەوە پەستانی زۆرە لەسەری هاتوۆتە ناو پێستەکەەوە بەمە سڕیان کردووە. ئەنجا ئەمەیان لابردووە و بە چەقۆ بە ئەو شتێک کە بەردەست بووە کراوە. ئێستا ماوەیەکی زۆر بە گوێزان ئەکرا پاش ماوەیەکە کە ژووری عملیات دروست بوو لە ژوورەکانی عملیاتە بریندار خەڵکی چۆن بریندارەکرا بوو بە شفرەیەکی طبی. ئێستا بە شفرەیەکی طبی ئەکرێت. ئەمە شفرەکانە کە کەڵەشاخی پێ ئەکرێت. ئەنجا بە زۆری ئەو شتانەش کە شوشەژ نەما لە سینیەکان ئەمانەیان دروست کرد. ئەمە هەم بزەبت ئەم کوپانە هەمووی سەفەریە بۆ یەک جار بەکارێت بۆ کەسی کە بەکارنایێتەوە پێڵێن دیسپۆزیبڵ کەپ. ئەمانە یەک جار بەکارێن تر گەورە و بچووکیان هەیە حەجمیان زۆرە ئەمانە یەک جار بەکارێن و فڕێ ئەدرێن بۆ هەموو کەسێک شفرەی تایبەتی خۆی کوپی تایبەتی دەستکێش ئەمانە هەموو یەک جار بەکارێت و فرێدرێ بۆ کەسی کە بەکار نایە بۆ لە ترسی گواستنەوەی نەخۆشی ئێستا. ئەوسا نەخۆشی نەبووە بەڵام ئێستا کە نەخۆشی فراوانە ئەبێ لە 100% سیفتی ینی وقایە بە تەواوەتی بەکاربێنین بۆ ئەم شتە. کاری زانستی کەڵەشاخ یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە بیزانین کە لە حەدیثەکانی شافعی صلی الله علیه و سلم ئیشارەی پێ کردووە ئەفەرمێ الشفاء في 3 شربة عسل شرطة محجم وكي بنار وأنهي عن أمتي الكي. ئەم حەدیثە زۆر گرنگە زۆر صحیحیشە زۆر کەسیش بەدواداچووین کردووە بۆ ئەم حەدیثە چەندەها بەحسی علمی هەیە لەسەر برینی کەڵەشاخ کە ئەفەرمێ شیفا لە 3 شتایە. یەکەمیان شربەتی هەنگوین ئەمە لە قورئانە ناوی هەنگوین هاتووە فيه شفاء للناس تەمە با درێژەی نینە کە 2-3 شت هەیە کەش ناوی شیفایان لێ هاتووە. یەکێکیان
هەنگوینەکە لە قورئانە يعني استشفوا بالقرآن يعني قرآنش خوي شفاية أما دوان بلام لحديثك يا كهاتوا أفرمي شفاء بيش هموشتك لهنجونا هيا أما يكم شد دوهم شد أفرمي شرطة محجم يعني بريني كلا شاخ إما كأم جوزانا بو يكز بكاريت كبكاري هينين بريني بيستي بي عليه يعني بريني كلا شاخ أم برينك في غن صلى الله عليه وسلم تأكيدي كدوته ولا برينك شرط أولية كخوين زور بيته دروا يعني خوين كم بيته دروا يعني قول بي يعني سطحي بي بريني أما بريني كلا شاخ أبيت زور سطحي بي لبروي بيس سي طبقي يكم أوي دروا يك دابوشرا وشانية طبقي دوهم أو ليمفو مولولكاني خوينو شانه كانوا مجموعة اشتيتر هي خوينو أمانة كهموية تجير بيستوا اليريا همويكو أبيتو بو آلو غور كردن طبقي سيهم جيربيس شورية اما طبقي يكم ابرين بوي لطبقي دوما او خويني كيد بو آلو غور كردن شوري تيايا خويكاني تيايا نيكوتيني تيايا خروكسورة مردوكاني تيايا اما او شتانن كلشا زيادة بن ابيته هوي لش قرسيو شان قرسيو امانة كاتيكا بيستي انسان ابريت مجموعية كاردانوا هي لميشكا كتوب لشك برا مجموعة كاردانوي تایبەتی هەیە زۆر گرنگە ئەمە کە هەموو کەسێک بیزانێ بۆچی ئەفەرمێ شەرطەت و مەحجەم باسی خوێنەکەی نەکردووە لەبەرەوەی کاردانەوەی لەشت بۆ برینی یەکەم چەند مادەیەک ئەکتیڤە بن ئەو مادانە یەکەم مادەی ئەنتەرفیرۆنە کە بە قووەترین سەرچاوەی مەناعەی لەشی ئینسانە کە دژی ڤایرۆس و بەکتریا ئەمە پێڵێن ئینەت ئیمیونیتی یعنی مناعەیەکی خوا کرد کە خوا دایناوە لە شاکاتێکە لەش لێ ئەقەومێ یەکسەر جواب بەداتەوە دژی ڤایرۆس و بەکتریا و کڕوو ئەمانە هەمووی یەتە جواب ئەمانە هەموو لا ئەبا بە بەحسی علمی هەمانە لەسەر ئەو بابەتانە دوو هەمیان مادەی مۆرفین ئەکتیڤە بێ کاتێکە لەش برینارە بێ ئەو کەسە بە قووەترین پاراسیتۆڵ وەرەگرێت مجموعەیەک کە مادە دەرئەچن لەم کاتانەیە کە ئەکتیڤ ئەبن مادەی دۆپامینە مادەی کۆرتیزۆنە کۆرتیزۆڵە ئەمانە هەر هەمووی کە ئەکتیڤ ئەبن هەمووی ئازار کوژن هەمووی خاوکەرەوەیە هەمووی فراوانکردنی بۆریەکانی لەشە دوایی بە تەفسیل ئینشاءڵڵا یێنە سەریان بۆیە هەموو نەخۆشێک پێویستی بەوە هەیە هەموو کەسێک پێویستی بەوە هەیە کە ئەم دوو مادەیە ئەکتیڤ بن لە لەشیە یەکەم دژی بەکتریا و ڤایرۆس دووهەم بۆ ئازار کوژ کەواتە لە کەڵەشاخە ئەم دوو سیفەتە باشە هەیە بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ کەڵەشاخ بکەن لەبەر ئەم دوو حاڵەتە بەقووەت هەیە مەرجی کردنی کەڵەشاخ مەرجەکان بە سێ شێوە ئەکرێ یەکەمیان کەسێکە وەکو عیلاج ئەو دەقەیە نەخۆشە هیلاکە سەرێشەی هەیە زەختی بەرزە خوێنی زۆرە ئەمڕۆ هاتووە بێت یەکسەر کەڵەشاخ بکات لەبەرەوەی وەکو عیلاج ئەم دەقەیە ئەتوانێت کەڵەشاخ بکە لەبەرەوەی پێویستی پێیەتی وەکو عیلاج ئەم دەقەیە ئەتوانێت کەڵەشاخ بکە کە کابرا ئێستا ئازارێکی بەقووەتی هەیە کەڵەشاخی سریع ئەتوانین سێ چوار کەڵەشاخمان هەیە بۆی بکەین لەو کاتەیە بە کەڵەشاخی وشک بە کەڵەشاخی لێکردنەوە خێرا لاهێنان بە کەڵەشاخی مەساجی بە کەڵەشاخی زەیتی بە کەڵەشاخ جۆرەکانی کەڵەشاخ زۆرە نزیکەی 15 جۆرمان هەیە هی کەڵەشاخ بە هەر جۆرێک لە جۆرەکان بگونجێ ئێمە ئەمانەوێت لەم کاتەیە ئەم نەخۆشە وەکو فریاگوزاری فریای بکەوین کە ئەم کەڵەشاخەی بۆ بکەین ئەمە یەکێک لە جۆرەکان جۆرێکی کە هەیە کە کابرا هەروایەت بەسەری ئاڵێ با بچین کەڵەشاخێ بکەین دیارە لەشی پێویستی بەوە هەیە کە کەڵەشاخێک بکات خۆی ئەزانێ بەمە مرتاح ئەبێ کەڵەشاخێکی کەشمان هەیە پێڵێن سنەت خەڵکی هەڵی ئەبژێرێ لە مانگەکانە حەڤە و نۆزە و بیستویەکی مانگی عەرەبی یان ئەوە تا لە دووشەمە و سێشەمە و پێنجشەمەیە کە حەدیثی لەسەرە ئەمانە ئەم سێ جۆر شێوەیە هەیە کە خەڵکی یەت بۆ کەڵەشاخکردن ڕێنماییەکانی پێش کەڵەشاخیش ڕێنمایی پێش کەڵەشاخ چییە؟ ئەوەیە کە تۆ یەکەم بەیانیان بیکەی بۆچی چونکە تۆ شەو نووسوی ئیسراحەتێکی باشی کردووە ئەو مادە زیانە لەش هادێ بۆتە ئەو مادە زیانە لە پشتا کۆ ئەبێتەوە لەبەرەوەی پشت نزمترین بەشی لەشی ئینسانە کە وەکو بنی تەنکی چی زییا هەبێ لە پشتا کۆ ئەبێتەوە ئەنیشێت
وەکو ئەوەی کە باسمان کرد خڕۆکە سوورە مردووەکان نیکۆتین خوێەکان مادەژەهراویەکان چەوریەکان ئەمەی کە زیاوێتەوە بەیانی هەڵەتی وەکۆڵی تەشەنوجم کردووە یان بڵین ڕقبوونێک یان سەرێشەیەک یان شتێکی وات هەیە لەبەرەوەی خوێن بە باشی هاتوچۆ ناکات لە پشتە یان ئەو کەسێک کە هەڵەسێتەوە ئەڵێ ئای پشتم ێشە یان ئەم شتانە ئەمە بە باشی خوێن هاتوچۆ ناکات لە پشتیا بۆیە ئەو شتە زیانە گرتوویەتی ئەو مادانەی کە باسمان کرد گرتوویەتی کە لە شاخی بۆ ئۆکەی لەگەڵ هەموو برینێکە یەک برین شوێنێکی لەش ببڕە یەک دەمار ببڕە خی گەورە وای داناوە کە برینێک ببێت لە لەشە یەک دەمار ببڕێت دەمار دروست دەکاتەوە لەو شوێنەوە بۆ ئەوەی ئەو شوێنە فراوانی بەخۆیەوە ببینێ ئەو تەنگەژەیە کە لە یا دروست بووە نەمێنێت مولولەیەکە دروستە بێتەوە لە بڕینی مولولەیەەکە ئێمە بۆ دەبێت کە لە شاخ بکەین لەبەرەوەی ئێمە بە زۆری ژیانمان پڕ بووە لە مخالەفە پڕ بووە لە سەرپێکی پڕ بووە لەوەی کە ئێمە بەگوێی نەحەدیث ئەەکەین نە بە تەندروستی ئەژین نا ئەوەشی کە ئەیخۆین تەندروستە نا ئەوەی کە هەڵسو دانیشتنمان تەندروستە نەخەومان تەندروستە نە مۆبایل هێڵێ کەس بخەوێ نە خۆی خەڵخۆی هاتە بەر هەتاو هەمووی چوری بەرز بووتەوە هەمووی ئەم جگەرەیە بەڕاستی جگەرە شتێکی زۆر خراپە بۆ خەڵک کە ئەبێک ئەو کەسانەی کە جگەرە کێشن ئەگەر مانگی جارێک دوو مانگ جارێکە لە شاخ نەکەن مانگی جارێک بیکەن لەبەرەوەی سەبەبی ڕێیسی هەموو نەخۆشیەکە هەموو خوێن خەسبوونەوەیەکە هەموو سەرەتانێکە ینی لەسەر پاکەتەکە نووسراوە ئەم هەموو عالەمە ئەبیستێ ئەوە تا بچەوە خەستەخانە سیرەکەی کابرا جگەرە کێشە جەڵدە لێیاوە کابرا جگەرە کێشە تووشی قەسەباتی سنگ بووە کابرا جەڵدەی سیەکان لێیاوە شەکرەیەتی نادام چێتی ئەنواع و ئەشکال سەبەبی ڕئیسی جگەرەیە لەبەرەوەی جگەرە ئۆکسسیجین کەم ئەکاتەوە لە لەشە کە ئۆکسسیجینیش کەم بووە مێشک داوای خوێن ئەکا کە مێش داوای خوێن ئەکا ئەڵێ ئۆکسسیجینم ئەوێ مێشک ئەڵێ بە خوێن ئۆکسسیجینمەوە بۆ ئەمریکا بە مۆخی ئەسقان ئەڵێ خوێن دروستکە خوێن دروستکە هەر خوێن دروستەکە ئۆکسسیجین کەمە تۆ دەرگاکەی داخستووە لە سنگتا نایڵی ئۆکسسیجین بچێتە ناو لەشتەوە کە نەچێت کەواتە خوێن زیاکە بۆیە ضرورە ئەوانەی کە زۆر جگەرە کێشن ئەوانەی نێرگەلە کێشن زەرەکانی جگەرە و نێرگەلە بخوێنەوە بزان چیان بەسەریت یەکێک لە چارەسەرەکانیان کە لە شاخە کە لە شاخ بن زۆر سوودی لێبینن ئەنجا خواردنەکانی خۆشمان ئەوەی کە باسی بکەین زۆربەی موادی حافظەی تایە زۆربەی لە وڵاتانەوە بۆمانیت نازانین چیتیایە خاصەتن ئاردی سفر کە گەورەترین زەرەرەیە لە لەشی ئینسان بە هەموو مادەیەک گۆڕانکاری هاتووە بەسەر جینەکانیشە مەشاکلمان زۆرە بۆیە ئەبێ زوو کە لە شاخ بکەین بۆەوەی دەشمان ڕیفرێش بێتەوە لەشمان ئەو مادانە دەرکا کە ئیسراحەتمان پێەیە ئەو کەسانەی کە نابێت کە لە شاخ بکەن یەکەم کەس ئەو کەسەی کە خوێنی کەمە من خۆم زۆر کەس هاتووە بۆ لام خاصەتەن پێش تۆزێک ئێستا ئافرەتێک هات خۆشتان لێرە بوون وتیەوە فەحسەکانمە کەچی سێرەکەم خوێنی کەمە خوێنی کەم بێت کە لە شاخی چی بۆ بکەین ئێمە ئەو کەسە خۆی کە خوێنی کەم بێکەواتە ئاسنیشی کەمە ئاسنیشی کەم بێکەواتە دایمە شان و ملیێشە دایمە سەریێشێ دایمە شەقیقەیەتی دایمە بێخەوە بێ بێ ئیسراحەتە بێ با بچێ جارێ خوێنەکەی زیاکە بە خواردنی سروشتی بە خواردنی دکتۆر چۆن بۆی ئەنووسێ بۆی بنووسێ المهم ئەو کەسە خوێنەکەی بەرز بێتەوە جارێ سێرەکەم ڤیتامین دی 5 ڤیتامین دیەکەی سفرە دایمە قاچ و قولیێشێ دایمە سەریێشێ لەو لاوە یعنی ئەم کەسە بە دووشتی بەسیت کە هۆکارەکەی ئەو نازیانێ ئەبێ تێگەێنرێ ئەبێ بۆی ڕوون بکرێتەوە نەخۆشیەکەی تەشخیص بکرێ ئەو کەسانە ئەچن چارەسەری خۆیانەکەن ئەمە یەکەم ئەوەی کە خوێنی کەم بێت نابێت لە شاخکە دووەم ئەو کەسانەی کە حەبی ڕوونکردنەوەی خوێنیان هەیە وەکو وارفارینە پلاڤێکسە پریلانتایە ئەسپرینە مجموعەیە خوێن ڕوونکەرەوە هەیە کە ئەم کەسانە خوێن ڕوونکەرەوەی زۆر خۆنیانە و کەسەی کە سیرێکی زۆری خواردبێ لەبەرەوەی سیرخۆر بە تەواوەتی خوێنەکەی ڕوونە بێتەوە یعنی چەند کەس هاتووە وتوێتی من هەموو ڕۆژێک تقریبن بڵین سەلکێکم خواردووە کە هاتووە فەحسم بۆ کردو سێکم خوێنەکە هاتوۆتە سەر چل کاکە بۆ ئەکەی وەڵام من هەموو ڕۆژێ ئەوم کردو دەبڕۆ کاکە بڕبا خوێنە تێکەن خوێنی لە خۆیان نەوێشت ینی بۆیە مەسەلا زۆر خواردن و ئەم شتانە زەرر ئەیان لەو کەسانە ئەو کەسەی ئافرەت کە حامیلە بێت نابێت کە لە شاخی بۆ بکەیت لەبەروی مناڵانیش لەبێتەوە لەوانەیە مناڵەکەی فڕێبات ئەو ئەبێتە هۆی سکەکەی ینی باش نییە مجموعەیە کەسی تریشەیە کە مەسەلا ئەو ڕۆژە ئەو کەسە سەرمایەکی زۆر بەقوەتی هەبێ
یان ئەو کەسێک کە ترسێکی زۆری هەیە یان ئەو کەسێک کە یەکەم جارێتی نەیبینیەوە ئەترسێ و ئەلەرزێ و حاڵەتێکی ناهەمواری هەیە ئەو بۆ نابێ بۆی بکرێت تاوەکو بێتە سەر ڕێکە و وردە و دەشتەکان ببینێ و عملیەیەکی بەسیتی بۆ بکەیت تاوەکو ڕابێت لەسەرکردنەکەی. یەکێک لە سوودەکانی کەڵەشاخ ئەوەیە کە بۆ نەخۆشانی شەکرە ئەو کەسانی کە شەکریان هەیە یەکێک لە دەرکەوتنی نیشانەکانی ئەوەیە کە HbA1c شەکرەی سێمانگەی بەرزە. شەکرەی سێمانگە چییە؟ شەکرەی سێمانگە ئەوەیە گلوکۆز لە ڕادە بەدەر نە لە خانەکانە ماوە نە لە خانەکانە جێ ئەبێتەوە نە لە خوێنە جێ ئەبێتەوە نە لە جگەرا جێ ئەبێتەوە نە مەشاکلی زۆری بۆ دروست ئەکا لەبەر چی لەبەرەوەی کە گلوکۆزێکی زۆر لە لەشیا هەیە و ئەنسۆلین پێی ناوێرێ ئەمە ئەبێت لەسەر خڕۆکە سوورەکان کۆ ئەبێتەوە ئەنیشێ بۆیە پێڵێن شەکرەی سێمانگە لە ماوەی ئەمری خوێن 3 مانگ بۆ 4 مانگە ئەم شەکرە دائیمە لەسەر ئەو خڕۆکە سوورانە کۆ ئەبێتەوە قیاسی زانینی کەسێک کە شەکرەی بەرز بێت ئەو خوێنەیە کە قورس بووە و ناتوانێت بجوڵێت و بەهۆی گلوکۆزەوە مەشاکلی بۆ دروستەکە ئێمە کە کەڵەشاخی بۆکەین هەم ئەو خوێنە کەمە بێتەوە هەم مێشک خوێنی تازە دروست دەکاتەوە بە بریندارکردنی لە مێشکەکەوێتە ئینزارەوە ئەڵێ خوێنم لێ ڕۆشتۆ خێرا خوێنی بۆ دروستکەرەوە ئێمە ئەو خوێنە HbA1c کە زۆرە لە سەری ئەو گلوکۆزە کە زۆرە لە سەری دەری ئەەکەین بۆی خوێنی تازەش لە مۆخی ئەسقانەوە خێرا دروست ئەبێت و یێتەوە جێگای کەواتە بارگە خوێنێکی کۆڵێکی قورسی بەسەرەوە بۆ ئەومان لابرد خوێنێکی گەنجی تازەمان هێنایە جێگای ئەنی پیرێکمان لابرد گەنجێکمان خستە جێگای کەواتە لەش ئەکتیڤە بێتەوە بەما لەشی ئینسان زۆر سوک ئەبێت و شەکرەکەشی دائابەزێت کاتێک ئێمە کەڵەشاخەکەین بۆ خەڵک زۆر پرسیارمان لێەکەن ئەڵێ وەڵا برادەرەکەم خوێنی لێ نەهات یا چوم لە شوێن فلان شوێن کەڵەشاخم کرد خوێنم لێ نەهات یان لێرە کەڵەشاخەکەم خوێنێکی زۆریەت ئەمە قیاس نییە بۆ ئەوەی کە کەسێک کە کەڵەشاخ ئەکا خوێنەکەی زۆر بێت یان کەم بێت یەکێک لەو شتانە سوودەکانی کەڵەشاخ زۆر زۆرە یەکێک لەوانە تۆ تەوزە خوێن ێنیتە دەرەوە لەبەری مێشکوێتە ئینزارەوە ئینزار با بەو شوێنەی کە مەشاکیلی هەیە کابرا ئەژنۆیەشێ کەڵەشاخی بۆکەین لە ئەژنۆیە مێشک لەگەڵ ئەژنۆیە ئاشتە بێتەوە هەڵێ عاجزیەکمان هەبووە ئاسن زۆرە ئیش ناڕوە منطقەی خوێن بڵین خوێن لێرا کۆ بووتەوە لەشی قورس کردووە یا بە موکناتی زیان بە مەساجیان بە کەڵەشاخکردن ئەمە تۆ ئەو مادە ئایۆنانت هەموو لەیا دوور خستەوە کەواتە ئازارەکەی نامێنێ ئەگەڕێتەوە شوێنی خۆی مێشک ئازەیە بەو شوێنانەی کە کەڵەشاخی تیاکرێ خوێنەکەی زۆر بێت یان کەم بێت ئازەکەی بۆ ئەگەڕێتەوە خوێنی زۆریان کەم مەسەلا ئەوە ئەکەوێتە سەر فسیۆلۆژی کەس ئەو کەسە هەیە سیری زۆر خواردووە خوێنەکە ڕوون بۆتەوە خوێنی درەنگەوەسێتەوە خوێن زۆریەتە دەرەوە هەیە ڕاضەی کردووە دەمارەکانی فراوان بۆ لەو کاتەیە کەڵەشاخەکە خوێن زۆریەتە دەرەوە هەیە هەر خۆی خوێنی زۆر و پەستانی زۆرە خەریکە لەشی ئەتەقێ کە کەڵەشاخی بۆەکەی وەکو شتێک هەر خوێن یەتە دەرەوە لەبەرەوەی دڵی سریع لێەیە زۆر لێەیە یان هەیە مەسەلا خوێنەکەی فاکتەرەکانی کەمە یان ئەسپرینی خواردووە یان بعضێک کەس هەیە تر خوێنەکەی وراستیە خوێنەکەی درەنگ ئەوەستێتەوە ئەمانە خوێنیان زۆر لێتە دەرەوە هەشە ژێر پێستی هەمووی بووە بە چەوری ینی دەمارەکان زەختێکی زۆریان لەسرە دایمە شانوملی قورسە خوێن نایەتە دەرەوە ئەمە لە شەعنی کەڵەشاخ کەم ناکاتەوە لەبەرەوەی کەڵەشاخ وتمان بەس بە برینەکە ئەو هەموو مادە ڕێکوپێکانە ئەکتیڤە بێ لەشی ئارامەکاتەوە ئێستا ئێمە کە گەورەترین مشکلە ڕوومان تێەکە یەکێک لەوەیە کە کەڵەشاخەکان لە کەسی نازانستی بیکە یا لە کۆڵانەکان یا لە ئەو شوێنانەی کە ئەگەڕێن کەڵەشاخی ناتەندروست ئەەکەن بێجگە لەو کەسانەی کە کەڵەشاخ ئەەکەن لە کۆمەڵی ڕۆگناسانی کوردستان گەورەترین دەورەیان بۆ ئەکرێتەوە گەورەترین سەرکاریان ئەکرێ مراقبەیان لەسرە ئەمانە لای ئەو کەسانە بکرێت غەیری ئەوانە سێرەکەی هەموو کەسێ دەستیاوەتە کەڵەشاخ کەلوپەلێکی داناوە لە ماڵەوە و هەچ کەسێکە چێ بۆ ماڵەوە و کەڵەشاخێکی بۆکە ئەمە زەرر هەم لە کەڵەشاخەیە هەم زەرر لەو کەسەشەیە هەم زەرریشە بۆ خۆی لە ماڵانە کەڵەشاخ نابێ بکرێت لە دوکانەکانە نابێ بکرێت لە شوێنەکانی پیس و پۆخلیان نابێ بکرێت یا کەسی نەزان و نەشارەزان نابێ بکرێت کەسێک دەورەی نەبینی بێ نابێ بیکە کەسێکە شەهادەیەکی علمی نەبێت یان شارەزان نەبێت یان بە تەواوەتی ئەم مەشاکیلانە کە ڕوو ئەکاتە ئێمە ڕووی کردوتە هەموو خەڵک
چونکە لەبەرەوەی کە کەسێک تووشی ئیلتیهابێکە بێ یان کەسێک تووشی ناخۆشیێکە بێ خۆ ناڵێن کە کابرا کەڵەشاخی کردو وای لێ هاتووە ناڵێن کەسێکی نازانستی کردوێتی یان کەسێک لە دوورەوە لێمانە پرسێ باشە پلاستەری مەخەرە سەر یان ئەچن لە شوێنان کەڵەشاخەکەن کلێنکسێک و تیپێک وەکو جاران زوو کە ئەم پلاستەر و شتانە نەبوو ئێستا ئەم پلاستەرانە هەیە ڕێگە خرێتە سەری و پاگەکرێتەوە بەڵام ئەو جلەکەی یەکسەر لەبەر کات جاران جلەکەی لەبەر کردوێتەوە ئەو جلە ئەو بەکتریایەی کە لەسەر جلەکانیەتی چۆتە سەر برینەکەی ئیلتیهابی کردو ئەڵێ ناها کەڵەشاخچیەکە لە خەڵک ناڵێن لە نەزانینی خەڵکەکەەوە بووە یان کەسێک زۆر کوپەکانی لێهاتەوە حتا خوێن بێتە دەرەوە هەر خوێنی لێ دەرەکە ئەمانە لە کەسی نازانستی ئەوە شێتەوە لەو کەسانە ئەکرێت کە مەسەلا هەر خوێن بێتە دەرەوە هەڕای کێشە کاکە بەڵکو کابرا نەزیفی هەبێ بەڵکو کابرا فاکتەرەکانی جگەری کەم بێ بەڵکو کابرا حەبی خواردبێ بە تۆ نەڵێت بەڵکو کابرا مجموعەیە مەشاکیلی وراسی هەبێت تۆ هەر خوێن بێتە دەرەوە هەر لێ سێجار چوارجار لە کوپەکەی لێیتەوە ئەمە گەورەترین هەڵەیە لە زانستی کەڵەشاخە. کەڵەشاخمان هەیە بۆ جوانکاری ینی زۆربەی ئافرەتان زۆربەی پیاوان چەنەها ینی ئێستا بە زۆری پیاوانی ژێن کەڵەشاخەکەن بۆ دەموشاویان وەکو خۆتان بینیتان لێرە بەڕێزێک هاتبوو دوو بەڕێزی هاتبوون بۆ کەڵەشاخی دەموشاو کەڵەشاخی دەموشاو یان بە وشکی ئەکرێ ئەمە ئاوا لێ ئەکرێ وتر ئاوا چەوری ئەکرێ و بۆ دواوە هەمووی بۆ دواوە ئامە یان ئەوە تا بەمە ئەکرێ بۆ ئەمانە ئاوا ئەمانە خۆی مەساجێکەکە بۆ دەموچاوی ئەم دەموچاوی کە هەیەی خوێنەکەی لێ دوورە خاتەوە خوێنی تازەیەتە جێگای ئەمە دەموچاوی ئەگەشێتەوە یان ئەوە تا کەڵەشاخی بۆ ئەکرێ وەکەوەی کە وتمان ئەو خوێنوشتەیەتە دەرەوە ئەوەی کە لە دەموچای وەستاوە ئیلتیهابە یان زیبکەیە یان پەڵەیە یان دەموچاوی تاریکە کەڵەشاخێکەکە خوێنی تازەیەت ئەگەشێتەوە ئەو شوێنە چارەسەرەکە چاڵ و چۆڵەکان پڕەبنەوە کۆلاجین زیاکە ئەو چاڵانەی کە هەیە بە کۆلاجین زیادە بێ مجموعەیەک مادەی ئیسراحەتکرد کەسە لە مەسەلا و کەسێک کە شەقیقەشی هەیە هەر کەڵەشاخی دەموچاوی استفادە هەیە بووی ئەوەی دەموچاوی زیبکەی هەیە کەڵەشاخی استفادە هەیە بووی خەڵکیە چێ بۆ تۆکس و شتیوە ئاکات کەڵەشاخیش لە بۆ تۆکس کەمتر نییە بۆ کەسانەی کە شەقیقەیان هەیە شەقیقا ئازارەکەی کەمەکاتەوە بۆ کەڵەشاخ پەیوەندی کەڵەشاخ بە دەرزی ئاژنینەوە جارێ خۆی دەرزی ئاژنین سوودێکی تایبەتی هەیە ئەمە زانستێکی زۆر قوڵە ئێستا کەڵەشاخ و دەرزی ئاژنین تێکەڵ بۆ بەیەکەوە دەرزی ئاژنین سوودەکانی ئەوەیە کە مادەیەک دەرەچێت لە لەشا پێڵێن ئەم مادەیە CGRP ئەم CGRP ینی کالتیتۆنین جین ریلیتد پێپتاید ئەم دەرزیانە ئاعادێگەیا بە مێشک لە خانەکانی تایرۆیت کە سیسیال هەیە لەوێ ئەم سیسیالە مجموعەیەک مادەی دژە ئازار دەرئەکا وەکو مۆرفین وەکو کالسیتۆنین وەکو سیلیسین وەکو هیپارین ئەمانە مجموعەیەک ئازارشکێنن لە کاتی دەرزی ئاژنینە ئەم ئازارشکێنانە هەم بۆ لەش بەعام هەم بۆ دژی ئازار تێکەڵە بن کاتێک کە دەرزی ئاژنی نەکرێ یەک دەرزیایی لە شوێنێک ئەگەر کوپێکی کەڵەشاخ بخەیتە سەر دەرزیەکە و هەواکەی دەرکەی کاری دەرزیەکە ئەبێ بە دەقات ینی دەقاتی ئەوەی کە ئەو دەرزیێت لێت داوە ئیسفادەی هەبێ کوپەکە دەقات ئیسفادەی دەرزیەکە زیاترەکەەوە هەم کوپیشە و هەم کەڵەشاخیشە هەم بە وشکیشە خوێنیشی لێ نایێت ئەمە بۆ کەسانەی کە ئازاری زۆریان هەیە لە شان و مل لە فەقەرات ئەمە ئەتوانین ئەمانیان بۆ بکەین یاد زۆر شت هەیە مەسەلا هەر دەرزی ئاژنینە و بەم شتانە ئەکتیف ئەکرێ یان ئەوە تا بە جیهازی ترمان هەیە بە 12 وایری لێ بەسین ساردوگەرم ئەمە دەوری زۆرە یان ئەوە تا کەسێک سەرمایە هەیە لە لەشیا ئەم سەرمایە کە ئەچێتە لەشیەوە پێویستی بە گەرمیەکە ئەمە پێڵێن مۆکسا یا بەمە بۆی ئەەکەین ئەمە ئەسووتێنی نزیکی لەشی ئەەکەینەوە نزیکی دەرزیەکەی ئەەکەینەوە ئەمە گەرمیە باتە ناو لەشەوە گەرمی بۆ ئەگەڕێتەوە لەشی تەوازن وەرەگرێتەوە یانەوە تا ئەکرێتە ئەم جیهازەوە ئەمە لە ناوە کە ئاگرەکەی پێوانین ئاوا ئەیهێنی بەسەر لەشیا بەو شوێنەیە ئەمە گەرم ئەبێت گەرمی بۆ ئەگەڕێنێتەوە بۆ لەشی شتی زۆرمان هەیە کە بەکاری بێنین ئەمە شتێکی ترە پێڵێن مۆکسا ئەویش لە ئاگری لەسەرەکەیتەوە وەکو لەسەر لەشی ئەم کەسە ئەمە
لەزگەیەکە لایە بێت و دا ئەنێت و ئاگرێکی پێوە ئەنەی لەگەڵ دەرزی ئاژنە ئازاری ئەو شوێنانە لا ئەبا یان ئەمە هەیە مەسەلا ئەمە هەر بۆکو شێلانی خۆمان ئەمە ئەتوانی ئەمانەیان بۆ بکەی ئەمە بۆ سۆجوک زۆر زۆر گرنگە ئەلمێکی تر هەیە پێڵەن سوجوک بۆ لابردنی ئازار یان ئێستا بۆ ڕاضی وەرزشەوانە بەڕێزەکان ئەمانە هەیە بۆ مەساجکردنیان بۆ کاری زۆر زۆر پێویست هەیە کە ئەکرێ بۆ ماسوولکەکانی لەشیان کە بڵین ڕق ئەبنیان پێویستیان بە جوڵەیەکی باش هەیە بەم بەمانە مەساجیان بۆ ئەکرێ یەنەوە تایمی خۆیان ئینشاڵا بێ بە شیفایان. جوانترین زەلامی جوانترین باشترین خوێن دەبێن شان واسی بکەیت. لأن كان خسيت يا أبو يجي